ئیمانداران و باوەڕداران هاوکاری یەکترین یارمەتی دەری یەکترین لە بوارەی علم و زانست و زانیاریەوە. منێک علمێک ئەزانم علمێکی دین ئەبێ تۆی لێ فێرکەم، تۆیەک علمێکی دنیایی ئەزانی ئەبێ براکەتی لێ فێرکەی، ئەبێ بەو علمە و بەو بەهرە و بەو بەخشەی کە خوا بە ئێمەی داوە یەکتری لێ بەهرەمەندکەین. خۆ هەر یەکێک لە ئێمە کە لێرە دانیشتووە بەهرەیەکی تایە، بەڵام هەیە ئەو بەهرەی لە خۆی دۆزیوەتەوە و هەشە نەیدۆزیوەتەوە، دەکەواتە ئەبێ یەکتری بەهرەمەندکەین لەو بەهرانەی کە تیاماندایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە وەجگە لە ئەبوو هورەیرە 9 سەحابەی تر واتە 10 هاوڵی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەم فەرمایشتە ئاگەڕنەوە. پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم کە هێندە لە زانایانە فەرمون حەدیثێکی متەواتیرە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من سئل عن علم فكتمه ألجمه الله بلجام من نار يوم القيامة. رواه أحمد وأبو داود والترمذي والنسائي وابن ماجه وقال الأرناؤوط إسناده صحيح. رسول الله فرمي صلى الله عليه وسلم حج كسي برسياري لي بكري لباري علمك لباري زانستك بشاري توا نيلي حقك الرون نكاتوا علمك وزانست وزانياريك بيان نكا راي نقيني أفرمي للروج قيامتها رب العالمين أو بنديا الغاو أكا بالغاوي آقر للروج قيامتها الغاوي كي آقري أخاتا دميوا أبي أو كسيا شون بو زباني خوي علمي رانا أجيان أو زبانه أو دمي خوي دا أخس كخلقي لي سودمند ولي بهرمند بلا زانس ولا علمكي للروج قيامتها الغاوي آقرين لا آقري دوزخ أخريت سردم يوا هي علم زانس وزانياري زوري بي بلام كسي لي سودمن نابي دڵێ ماجستێرم هەیە دکتۆرام هەیە ئەزمونم هەیە ئەوەندەم خوێندووە ئەوەندە ئەزانم، بەڵام گەنجێک کەسێک منداڵێک لە بەردەستیا بەهرەمەند نابێ. ئیواشێ لە بوارەی دنیاییە، لە بوارەی وەستاییە پیشەسازیە تاوەکو کۆتایی تەنانەت ناڵێ کرێکارەکانی بەردەستە خۆشی لەی بەهرەمەند و لەی سودمەند بن، زانیاری و زانستی لێوەربگرن.